خۆشەویستانی کورساتنی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم لە نزیک بوونەوە لە بەرەبەری جەژندا بەرنامەیەکی تایبەتی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەمڕۆ بەهۆی قەیرانەکانی ماوەی ڕابردوو و بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار و بەهۆی بەرزبوونەوەی نرخی کەلوپەل بۆ هاوڵاتیە کە هیچ گرفتێکی تەندروستی نەبێ و موچەیەکی ژوەر بگرێت ژیان قورسە. بە جۆرێک کە ڕۆژانە چیرۆکە پڕ نەهامەتیەکانی خەڵک گوێبیستە بین و ئەبینین. ئەی ئاخۆ پرسیار ئەوەیە بۆ خام پێداویستی تایبەتێک کە نەتوانێت کار بکات کە موچەکەی تەنها 100,000 دینار بێت، ئەبێ ئەم ڕەمەزانەی چۆن بەسەر برد بێت، ئەبێ ژیان چۆن بەسەر بات بۆ ئەوانەی کە پێویستیان بە کۆمەڵێک پێداویستی ڕۆژانە هەیە بۆ مناڵە خاوەن پێداویستی تایبەتەکانیان بۆ خۆیان. ئەم 100,000 بۆ کرێخانوو، ئەم 100,000 بۆ خۆراک و پێداویستی، ئەم 100,000 بۆ پێداویستەکانی ڕۆژانەیان. ئێمە باس لە کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەتەکانەکەین لەو مانجی ڕەمەزانە و ئاپرسین وێڕای ئەوەی کە خۆیان قسە بکەن لەبارەی کێشە و گرفتەکانیان لە ڕووی شەریعەت و لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لەو کاتەیە کە موسڵمانێک ئەتوانێت زەکات دا بەچێ، وەکو ئەوی مامۆستا ئەڵێت زەکات دا بە تەلەڤیزۆنە ڕیاکارەکان یاخود زەکات دا بە خاوەن پێداویستی تایبەتێک. ئەم شەو لە بەرنامەی ڕەهەن لەگەڵمان بن بە میوانداریەرێک لە بەڕێزان بەڕێز مامۆستا مەلا مەسعود جاف، مامۆستای ئاینی. سوپاس مامۆستا بۆ بەشداریت. بەڕێز کاک سامان حوسێن، سکرتێری شێتی کەمەندامانی کوردستان. سوپاس کاک سامان. لەگەڵ ژمارەیەک خوشک و برای خاوەن پێداویستی تایبەت بێکەوەم شەو باس لەو کێشە و گرفتان ناکەین. کاک سامان، ئەنی من زوو ئەبینە مەسەلە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەچتە بەردەم ئەنجومەنی وەزیران، ئەنی هەموو خەم و هەمی ژیانی ڕۆژانەی تۆ بۆ بە دیفاعکردن لە خاوەن پێداویستی تایبەت. بۆ ئەمە سیناریۆیە، ئەم چیرۆکە چی خاڵی تراژی دیتیایە تۆ هەموو ڕۆژێ ئەم خەمەت داوەتە کۆڵ و ڕۆژێک لە بەردەم مایکەکان و ڕۆژێک لە بەردەم ئەنجومەنی وەزیران و ڕۆژێک لە سۆشیال میدیا و ڕۆژێک لای خێرخوازان، ینی هەر بەڕاستی معاناتەکانمان بۆ باس کرد. سپاسانەکەم کاکزانە، بەخێراتی مامۆستاکەم، بەخێراتنی و خۆشەویستانەکەم. وەڵام من پێم خۆش بوو لەم کاتەیە بەڕاستی لەم کاتە هەستیارەیە کە چەند ڕۆژێکی کەمان ماوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئەوە کەمەندامان نزیکەی 18 ڕۆژمان بە برسێتی بەڕێ کرد. بەڵام ئەم 12 ڕۆژەی کەماوە ئومێدەکەم لە ڕێی ئەم بەرنامەیە کە ئەم پەیامەی ئێمە بگا کەمەندامان ئیتر برسی نەبن، کەمەندامان بتوانن بۆ یەک ژەمیش بێتێ سکی خۆیان نامخۆن. بەڕاستی من بۆ لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانم، ئێمە کە چوینە بەردەمی ئەنجومەنی وەزیران لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە خێمەمان هەڵا تەنها یەک داواکاریمان لە ئەنجومەنی وەزیران وتمان تکاتان تیاکەین، تەنها ئەم مانگە لەبەر حورمەتی مانگی ڕەمەزان، لەبەر خاتری خوای گەورە، لەبەر خاتری کەمەندامان، لەبەر خاتری ئەوەی کە ئێمە بەشێکمان لەسەر ئەم نیشتیمانە کەمەندامون یەک موچەی زیامان بنێ با کەمەندان برسی نەبن، با داوا لە خێرخوازان نەکەین، با هاوار لە خێرخوازان نەکەین. ئەوە بوو چەند وەفدێ هاتن بۆ لامان و وەزارەتی کاریش کتابی کرد و دەی بێنەوە بەردەوە قەینا بەسەر چاو ئەوە لەگەڵ جەنابی سەرۆک قساکەین و ئەوە لە دیوانی جەنابی سەرۆکۆین وڵاتان بەسەر چاو موچەی کێشە نابێت لە بڕی موچەی کەمەندامان کەمترین موچەیە. بەڵام کە کاتێ هاتینە سەر ئەوی موچە بدرێ یەک موچیانە بە کەمەندام، یعنی حکوومەتی هەرێمی 100,000 دینارە. کاک زانە ئەمە 100,000ەکەی کە وەرم گوتۆ من دەستکاریم نەکردووە. ئەوە فەریکەنەوەکە چێرا ئەوە ئەسە فەریکەنەوەکە تێگەنم. خەڵکی کوردستان مامۆستا جەناب وەکو مامۆستایکی ئاینی، ئەم 100,000 ئەمە 100,000 سی پارشێەوە، ئەمە 100,000 بۆ سی بەربانک، ئەمە 100,000 بۆ نانی جەژن، ئەمە 100,000 بۆ پارەی مۆلیدا، ئەمە 100,000 بۆ شەربەتی ئێواران، ئەمە 100,000 بۆ قوتی سی ڕۆژ. بە ویژدانتان تو ئەو ویژانەی کە نیتانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم 100,000 بەشی مانگی ڕەمەزانەکە هەمووشمانەزانی کە هەتا دوای جەژن موچە نادرێتەوە. بە ویژدانتان 100,000 بۆ سی ڕۆژی ڕەمەزان و بۆ جەژنی ڕەمەزان و بۆ قوتی ڕەمەزان و بۆ بەربانگ و بۆ پارشێ و بەشەکات. ئەمە خەمی منە کاکزانە، من ئەمە بە خەڵک بڵێم کاکە 100,000 بەشی چی ئەکا؟ ئەی هاوار لە چ وڵاتێکی دنیا بووە ڕەمەزان بۆیە ئەگیرێ بۆ ئەوەی تۆ برسێتی و بیرکەوێتەوە، لە چ وڵاتێکی دنیا بووە لە ڕەمانی ڕەمەزانە کەمەندام نان نەبێ بیخوا، کەمەندام داوای کیلۆی برنجکە، کەمەندام هەبێ 7 ڕۆژە ڕەمەزانە کیلۆی گۆشتی نەخوارد دەبێ. ئەم فەریکەنەوەکە زانی چییە؟ حەزەکەم پێ بڵم ئەگەر ئەو جیازە نەکرێتە خوارد. ئەمە دوێنێ پێشەوەی جەنابەت تەلەفۆنم بۆ بکەی کوڕێکی کەمەندام هاو بۆلام کۆڵێکی ئیش ناکات عەربانێکی بچکۆلەی پێوتی کاک سامان نەهاتووم داوای پارە لە تۆ بکەم،
بەس تو ئەو خوایە ئەو فەریکەنەوەکەم لێ بکڕە مناڵەکەم داوای قیمەی کردووە تو ئەو خوایە لێم کڕە با بێی بم بەقیمە خۆ نامریت خۆ عرز قوتێ نایە خۆ ئینسە ژیانە لەبەر چاو ناکەێت بەسەر چاو یعنی کەمەندامێ بناڵێ کاکە ئەمە لێ بکڕیت ئەمەم لێ بکڕە مناڵەکەی داوای 9 کیلۆ قیمەی کردووە بۆی حساب کردم تی 6,000 بۆیان بەقیمە 1000 بە شەربەت 1000 بە لوقمە قازی باشە ئەوەی کەشی بۆ ئەبەموتی تو ئەو خوای لێم کڕە بچکات وعدماوە بە مناڵەکەم ئەمە مناڵەکە داوای 9 کیلۆ قیماکە بەڵام خێرخوازمان هەیە ئۆتۆمبیلەکەی ژێری بای 80 دەفتەرە و بای 80,000 دلارە بای 90,000 دلارە ینی خەڵکمانێ دەوڵەمەندمانێ شەرم نییە تۆ ئۆتۆمبیلەکە و بایی 10 دەفتەر دلار بێ بەڵام کەمەندامێ نان نەبێ بیخوا کەمەندامێ دایبی ژێری نەبێت یعنی ئەو بۆیە ئەو فەریکەنەوەکەینا کە تۆ تەلەفۆنەکە و کردوتێ بەرنمەیەەکەین وتم نەیفەوتێنن لە ڕێکخراو دامانەوتم بۆم هەڵگرن هەتاکوی خەمە بەرنمەکە ئەو ژیانی کەمەندامە لە وڵاتە کاکزانە نازم چی بۆ باسکەم یەک شتی کەوت پێ بڵێم ئەمە 100,000 ئەو هەر بۆ خۆتان حکومەتەوە هەر بۆ خۆتان هەر نامانێ سازارکە ئەم ناوانەی کەیبینن باش ئەمە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە ئێمە ناوی کەمەندامان ئەوانی کە هاتوون زۆر وەزیان خراپە پۆلێنێکمان کردوون برادران لیژنێکمان دروست کردوون نزیکەی 4,000 ناوە سوێن بەخوا بە مانگی ڕەمەزانە ئەگەر ئێمە فریان نەکەوین ئەم 4,000 ناوە پارەی جەژنیان نابێ بیخوا یعنی قوتی جەژنیان نانی جەژنیان نابێت هەموو خاوەن هەر هەمووی ماڵی تیا هەیە 6 کەمەندامی تەیە ماڵ هەیە نووسیمانە 5 کەمەندامی تەیە ماڵ هەیە 7 کەمەندامی تەیە ئەی هاوار لە سلێمانیە 4,000 کەس نانی جەژنی نەبێت نانی جەژن کە ئەڵێن جەژنی خۆشیە کابرا ئەوە 100,000ەکەیە دوێنێ پارەی موچەمان وەرگرتووە دەشەوی ئێشتا ڕەمەزان ماوە بەشی 2 قوتی ڕۆژێ ناکە دەوەرە ڕۆژی جەژن خەڵک هەیە ئەڕاتە دەرەوە سەفەروسیاحە دەکا نازام ئۆتۆمبیلی تازاکرێ کەمەندامی ژێت بۆ لای من دەزەکا بە گریان ئەو هەمووی ناو ڕقم تەلەفۆن و نەبێ ئێمە پارە کۆکەینەوە بەڵام با خێرخوازەکان لە کوێن با بێن کاکە ئێمە خەڵکەکەیان بۆ کۆکەینەوە من نەهاتوم داوای پارە بکەم من نەهاتوم بڵێم وەرە پارەکە بە منێ بە کەمەندان ئەڵم خۆتان وەرن ئەو جەهەنەمە بە چاوی خۆتان ببینن ئەو سوورەیە بە چاوی خۆتان ببینن ئەو خەڵکە خۆت پارەکەی بەرێ بۆی دڵت پێی خۆش بێ مامۆستا ئازانەی یەکێک لە سیفەتەکانی خێر و زەکات چییە ئەڵێ من کە زەکاتێک گەیم بە تۆ من چەند دڵم پێی خۆش بێ ئەبێز کابرای خێرخواز ئەوەنە دڵی پێی خۆش بێ کە پارەکەی چۆتە شوێنی خۆی وەرە بۆ لای من بە ئەم 4,000 کەسە بۆ بێنم بەڕاستی کاکزانە من نامەوێت حەقیقەت بم بەڵام ئەمە ژیان و معاناتی کەمەدامانە پێم خۆش کە تۆ مەسەلەن بۆیە کاتەکە بۆ جەنابەت بێ معاناتی هاوڕێکانت باسکی مامۆستا ینی ئەمە حاڵ و گوزەرانی چینێکی کۆمەڵی کوردەواریە لە سلێمانیش و لە گەرمیانیش و لە ڕاپەڕینیش و لە هەولێر و لە دهۆک و وەڵەبجەش هەمووی معاناتە بەڵام ڕەنگە دەنجی کاک سامان دلێرتر بێ هاوڕێکانی باشتر بگرێتە خۆی ینی ئێستا کە مەوسمی خێر و خێراتە مەوسمی زەکاتە مەوسمی سەرفترەیە ئەبێ بدرێ بەکوێ بەڕاستی بەناوی خۆی گەورەم هێرەبان وڵا ئەم بەرنامە تایبەت بوو کاک زانا بەنیسبەت منەوە لەگەڵ کۆمەڵی خوشکوبرای بەڕێزە دانیشەم کە بەڕاستی هەتاوەکو کەسێک لە ماڵیە یا لە چواردەوریا یا لە نزیکە یا ئەوە بە چاو حاڵی ئەو خوشکوبرانە نەبینێ نازانێت چەندە لە میحنەتان تا گوێت لە قسەی ئەمرا بەڕێزانە بێ زیاتر خەم و خەفەتە خۆی بۆیە من هاوڕام لەگەڵیان بە تایبەت بە دەرەجەی یەکەم حکوومەت و بەرپرسانی وڵات بەرپرسن لە ژیانی ناڕەحەتی و کولەمەرگی یەک بە یەک لەم خوشکوبران بۆ ئەوان کە بەرپرسی باڵای وڵاتن مەفروزە کە خزمەتی باش و چاکی ئەم برا و خوشکانە بکەن چونکە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت لە پێشی هەموو چین و توێژەکانی ترەوە دواتریش بە نسبەت خێرخوازان و ئەوانەی کە سەرمایەدارن ئەوانەی کە هەبوون ئەوانەی کە خوای پەروەردگار ئیمتیحان و تاقیکردنەوەی لەگەڵا کردوون ماڵ و سەرۆت و سامانی پێداون قورئانە فەرموێ وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه ئەوانەی کە خۆیان ماڵی پێداون سەروەت و سامانتان هەیە نەکەن خۆتان بە خاوەنی حەقیقی ماڵەکانتان بزانن ئەوە ئێوە نین کە خاوەنی حەقیقی ماڵەکانتانن ئەوە ئێوە وەکیلن بەسەر ئەو ماڵەوە هەر کەسێ دەمار و فیز و تەکەبور بکا بە زۆری ماڵ و سەروەت و سامانەکەیەوە پەنا بەخۆ ئەمە دەمارێکی قارونیە لە ناخی ئەو ئینسانە ئەوانەی کە پێیان وابێ ئەو سەرمەت و سامانە بە عیلم و زانست و سەقافەتی خۆیان و بە لێبڕانی خۆیان و بە وڵاتی خۆیان و بە شارەزایی خۆیان سەرۆت و سامانیان پێکەوە ناوە بەڕاستی ئەمە کارەساتی گەورەیە قارون فیزی کرد دەماری لێدا کاتێکە پێی ئەڵێن وەرە ببەخشە لەو سەرۆت و سامانەی کە لاتە بەشی فەقیر و هەژارەکانی تایە
بە فیزەوە دەڵێ ئینەما ئوتیتوه على علم عندي تی ئەو سەرۆت و سامانەی کە هەمە ئەوە من بە لێزانین و زانست و زانیاری خۆم دەستم کەوتووە تا قورئانە فەرمێ فخسفنا به وبداره الأرض قارون خۆیشی و سەرۆت و سامانەکەشی خوا بردی بە ناخی زەویە ئەگەر ئەمڕۆ هەمان بردنە زەویە ڕوونەداتەوە لەم کات و ساتەی ئێمە زەرەر و زیان و شکستی ئابووری گەورە گەورە تووشی ئەوانە بێکە بە حەقی شەرعی خۆیان هەڵناسن زەکاتی شەرعی نادەن من هاوڕام لەگەڵم برا بەڕێزانە حکوومەت و بەرپرس و کار بە دەستانی وڵاتی ئەمە چەندە بێویژدان و چەندە بێڕەحم بێ بەرامبەر ئەم خوشک و برانە بەداخەوە زۆرێک لە دەوڵەمەند و سەرمایەدارەکانیشمان بێڕەحم و بێبەزەین بەرامبەر بەم خوشک و برانەمان ئەگەر سەرمایەدارەکانی ئەم وڵاتەی ئێمە بە شێوەیەکی شەرعی زەکاتی شەرعی ماڵەکانیان دەربکەن قەناعەتم وانە ئەم خوشک و برانە لە بەرنمەیەکی ئەوە ئامادە بێ بە کەناڵێکی فەزای و لە بەرنمەیەکی ڕاستەخوا معاناتی ئەو خوشک و برانە پیشان بە ناڵێ وەزعم باشە بارودۆخم باشە ئەوەندەم هەیە کە نێمە سەر کەناڵ و میدیا و تەلەڤزیۆنێ کە بپارڕێمەوە 100,000 دینار چییە؟ 100,000 دینار بەشی چی دەکات لە وڵاتە تۆ خاوەن پێداویستێکی تایبەت وەکو برا بەڕێزەوتی سەیری ئەو مناڵت یاڵا هەر ماڵێک منداڵێکی ئاوای تیابێ هەر ماڵێک کەم ئەندامێکی تیابێ هەر ماڵێن نەخۆشیێکی تیابێ ئەو سازانێ حاڵ و معاناتی ئەمانە سوە مامۆستا لە ڕووی شەرعەوە مەسەلەن ئێستا بینین لە ژێرنووسی زۆر لە هەندێک کەناڵەڵێ پارە بنێرن بۆ وەحدە بنێرە نازام چی بنێرە بۆ ئەوەی کەناڵەکە بەردەوام بێ ینی پارە بەمانە خێرە بەمان کاک زانای بەڕێز بۆ معلوماتی جەنابت و ئەم خوشک و برا بەڕێزانە و تەواوی بینەران و مسلمانانی بەڕێزیش لە شەریعەتی ئیسلامە زەکات بە مزگەوت ناشێ مزگەوت کە ماڵی خوایە جێگەی عیبادەت و پەرستشە ئەگەر مزگەوت پێویستی بە هاوکاری بێ زەکاتی شەرعی بە مزگەوت ناشێ لە کاتێکا زەکات بە مزگەوت نەشێ کە ماڵی خوایە کە ئەحەب البلاد عند الله باشە خۆشەویستترین جێگەیە لە لای خوا لەکوێ زەکات و ماڵی شەرعی و قوتی ئەم فەقیر و هەژارانە بە ڕادیۆ و تەلەڤزیۆن و بە میدیاکانەشێ من قەناعەتم وایە و تەکید ئەکەمەوە لە وتاری جومعەکانی شاوتومە و پێویستە ئەمە یەکێتی زانایان لیژنەی باڵای فتووا وەزارەتی ئەوقاف بە فیعلی بێنە سەرخەت قوتی ئەم خوشک و برا بەڕێزانەمان لەگەڵ ئەو هەموو هەژار و کرێکی و دەردەدار و گەنج و قەرزار و ژیان نەهامەتانەی ترکە لە وڵاتی ئەمە هەیە قوتی ئەمانە نەدزرێ بۆ میدیا و بۆ کەناڵ و بۆ تەلەڤزیۆن و بۆ ڕادوێ یعنی بەڕاستی ئەمە من چەند جار وتومە لە کاتێکە ئێمە کە ئەڵێن نەعەدالەتیە لە 121 معاشەکانمان دەبڕێ لە کاتێکا دەڵێن ئەوە گەندەڵیە ئەوە نایەکسانیە لە 121 معاش و موچەکانمان دەبڕێ دەی لە کاتێکە دەسەڵات وامان لێەکە ئێوە بە بەربوونەتە قوتی خەڵک بە ناوی زەکاتی میدیا و تەلەڤزیۆن و ڕادیۆوە بەشی ئەم هەژار و فەقیرانەوە خۆن ئەمە هیچ بنەمایەکی یاسایی و شەرعیتیان نابینم بۆیە جارێکی کەش دووبارەیەکەمەوە پێویستە لیژنەی باڵای فتووا لەسەر ئەم بابەتە بێتە خەت و فتوایەکی تایبەتی هەبێ فتووا لەسەر ئەوە بە کە زەکاتی شەرعی وەکو بە مزگەوت و ماڵی خوا ناشێ بە هیچ شێوەیە بە میدیا و بە کەناڵەکان ناشێ زۆر باو خوشک و برا بەڕێزانە قسەمان بۆ بکەین زانین ئەوان ڕۆژانە چۆن ژیانی خۆیان ئەگوزارێنن چۆنی ئیتارەی خۆیان ئەدەن تا چەند خێرخوازان هاوکاریان کردوون پێویستە هاوکاریان بکەن ئەمە سوورەیەکە بۆ خام پێداویست تایبەت فەرموو خاتوو پێشەکی دەستخۆشی ئەو بەرنامە و لە یەکەم سوپاسیەوە مانگی ڕەمەزانە کە مندامانی بیرکەوتۆ من خۆم یەکێکم لەو کەسانەی کە بەیانی سعات 7:30 و ئەچم دەرگای ڕێکخراوەکەمەوە چاوەڕێم هەتاکو کونێ سعات 5 و 6 ئێوارە خێرخوازێ کارتۆنی خواردن یا دوو دەستە دایبی یا 100,000 بێنێ بڵێ بێن بە ماڵێکی کەمەندام کە من ئەچم دەرگاکە بکەمەوە سەیرەکەم لە پێش منەوە چەنەها خەڵکی داما و لەبەر دەرگاکە دانیشتون خەڵکێکیش کە تێر بێ هەتا سعات 10 و 11 لە خەو هەڵ ناسێ بەڵام ئەو لە ناچاری نوێژی بەیانیەکە لە بەردرگاکەی ئێمە دانیشێ لەبەرەوەی ئەگەر ئێمە دەست بەرین کارتۆنی خواردنی بینێ من ڕۆژێک ئافرەتێک ها و دەستی کرد بە گریانوتی یەک هەفتەیە مناڵەکانی منان و چای شیرینە خۆم داوا لە بەرپرسانەکەم لە ئەندام پەرلەمانەکەم لە سەرۆکی حکومەتەکەم مناڵەکەی ئەو هەفتەیە نان و چای شیرینە خوات ژنێک یەد ئەگری ئەڵێوە ئەمڕۆ 18 ڕۆژە ڕەمەزانە مریشکێکم نەکڕێەوە بۆ مناڵەکان یعنی ئەمە چ زەمیرێک ئەمە چ ویژدانێکە ئەمە چی یعنی وڵاتێک کە بەم هەموو دەوڵەمەنیە بەم هەموو سەرۆت و سامانە یعنی تۆ وەرە دەست بنیتە بینی کەمەندامێک کە لە وڵاتێکی وا دەوڵەمەنە کە لە وڵاتان عایلەکەش بەخێوەکەن
یعنی من ڕۆژانە خۆم هەتا ئێوارە بڕوا بکە ئەمنە خەفەت ئەخۆم لەوەی کە من دەسەڵاتم نێڵم چی بکەم یعنی تو هاتوویتەوە و دەرگا ئەگریڵێ تو خوا ئەگەر هەیە مریشکێکم بنێ یعنی ئەگەر کەسێونە ضرور نەبێت یە داوای مریشکێکەکە داوای کیلۆ گۆشتەکە داوای کارتۆنی خواردنەکە داوای کیسێ برنجەکە یعنی ئەمە حکومت حتا کەی یعنی ئێمەش ئینسانین خۆ ئێمەش ئەو خوای کە ئەوانی دروست کردو ئێمەشی دروست کردووە بەس لەبەرەوەی ئێمەی کە کەمەندامین یعنی ئەو نە بە بێڕێزی سەیرمانەکەن نە ئێمە زۆر بەڕێزین لای خوا بەڵام ئەوان بێڕێزن کە ناحەقی بەرامبەر بە کەمەندامەکەن دەستخۆش بەڕێزیشتر سپاس بۆ بەرنامەکە من دەڵێم شەرمەزای و ڕسوایی بۆ حکوومەتی هەرێم کە ژیانی کەمەندامی وا لێ کردووە کە چاوی لەسەر سەرفترە و زەکات و خێرخواز بێ هاوکاریکە لە هەموو وڵاتێکی دنیا کەمەندام بە جۆرێکە ژی موچەیەکی وای هەیە کە ئەتوانێت عیلێکی پێ بەڕێوەبەرێ بەڵام لە وڵاتی ئێمە تەنها ماگانە 100,000 تاتێ نازانم 100,000 بیوێ بۆ کام مارکێت بۆ کام کەسە کە دوای ئەوەی کە وەرەگری بەڕاستی ژیانی کەمەندامان لەم کاتەدا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە زۆر وێرانە خەڵکانێکی زۆر پێویستیان بە هاوکاریە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەرگایان لێ نەکردینەوانێ و نەیانتوانین دوو موچەمان بنێت لە مانگی ڕەمەزانە داوا لە خێرخوازانی شارەکەکەن بێت بەدەم کەمەندامانەوە چکە حاڵ و گوزەرانی کەمەندامان بەڕاستی وەسعێکی زۆر ناجێگیریان هەیە ئێمە ڕۆژانە بەس سەرێ بن لەو ڕێکخراوەی ئێمە بزانە چەنەها کەمەندامیان بەرۆکی ئەو ڕێکخراوە ئەگرن بۆی کە هاوکاریە تەنانەت زەیتێ یاخود 5 کیلۆ برنجی بێتێ یاخود 10,000 بیتێ بیا بە مریشکی بۆ مناڵەکانی ئێمە لە ناو وەسعەکان ئێمە ئازانین چۆنە سپاس بۆ ئێوەش دەستخۆش بەڕێزیشتر دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ کورساتی عزیزگای شەمەی لە یادا کاکزانە من کورسەکەم ئەفرۆشم بۆچی ئەیفرۆشم لەبەرەوەی کە هاوڕێکانم بەو شێوەیە بژین من کورسەکەی ژێر خۆمە فرۆشم و ئەم بە قوتی جەژن بۆ هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت کە خۆشم خاوەن پێداویستی تایبەتم بەڵام وجدانم قبول ناکە من قوتی جەژنم هەبێت و هاوڕێکەم نەیبێت لەبەرەوە کورسەکەی خۆمە خەمە مزایدەوە هەر کەسێک ویستی ئەو کورسی ژێر خۆم ئەفرۆشم من کورسیم ناوێت بەداخ پێم ناخۆشە گوێم لەو قسانە بێ بەڕاستی بەڵامەوەی تۆ ئەو پەڕی لوتکەی هەڵوێستی ئینسانیەتە مەسەلەن سەیری کە خاوەن پێداویست تایبەتێک ئەڵێ من کورسەکەمە فرۆشم بۆی ژیانی یەکێکی تردا بکەم بڵێ دەستخۆشتان لێکم بەوە بەرنامێ من ئەو ناڵێم ماڵ بەبەخشین کەم ناکات چەندەها دەوڵەمەند و سەرمایەدار و مەسولمان هەیە لەم وڵاتەیە کە بەداخەوە ئەگەر ئافرەتێکی بیانی بێتە وڵاتەوە بە چەندەها دەفتەرە خاتە بەردەسی ئەی بۆ خاوەن پێداویستیش تایبەت ناتوانیت موچێکی بیتێ بۆ ناتوانانی هاوکاریکەی بۆ ناتوانین لە مانگی ڕەمەزانە بیت ڕێکخراوەکان بەسەرکەی دەوانێت بزانی چەند خاوەن پێداویستی تایبەت هەیە کە من جۆم لە مامۆستایەک بوو ئافرەتێک هانای بووێنە بووی وەڵی 4 مانگە مناڵەکانم گۆشتیان نەخواردووە ئەوە چ ویژدانێکە وڵاتێک بەم هەموو دەوڵەمانی و سەرمایەداریوانێ نەتوانە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکەن دەسان خۆش شاڕێ دەستان خۆش بێ کاکزانەگیان سپاس بۆ ئێوە سپاس ئێمە وەکو یەکێتی کەمەندامانی کوردستان لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان ڕۆشتین داوایەکمان لە ئەنجومەنی وەزیران کرد کە تەنها یەک موچەی 100,000 زیادە بدا بە کەمەندان بۆ ئەوی یەک تۆز دەمەعاناتی کەم بێتەوە بەڵام حکوومەت لەوەتەی هەبووە هەر درۆزن بۆ درۆی لەگەڵ ئێمەی کەمەنداما کردووە من لێرەوە ئەمێ دەست لە حکوومەت بشوێن بە خێرخوازان بڵێن خێرخوازان تو ئەو خوایی کە ئێوەی ئاوا دەوڵەمەند کردووە و کە ئێمە ئاوا کەمەندام کردووە وەرن بەهانەی ژیانی کەمەندامەوە ژیانی کەمەندام زۆر قورسە وەرن یەک ڕۆژ تەنها ساعات حوتی بانی یەک چارێک لە بەردەم یەکێتی کەمەندامانە بوەستن بزانن کەمەندام لە چی مەعاناتێکایە بزانن کەمەندام بۆ یەک دەستە دایبی بۆ یەک کیسە برنج هاتووە ئەڵێ تو ئەو خوای یەک مریشکم بەرێ بەس بابە دەستی بەتاڵ نەڕۆمەوە لە ماڵەوە یعنی ژیانێکی زۆر قورسە داوا لە خێرخوازانەکەم جارێک دەڵم تو ئەو خوای کە ئێوەی دەوڵەمەند کردووە وەرن بەهانەی کەمەندامانەوە ئێوە لەسەر قوتی ئەم وڵاتە و لەسەر ژیانی ئەم خەڵکە دەوڵەمەند بوون خوای گەورە چاوی لێ و چاوی لە کەمەندامانیشە چاوی لە فەقیر و هەژارە هیچ نەبێ هەر زەکاتەکانتان بێنن بەخوا باوەڕ ناکەم فەقیر بمێنە لە سلێمانیا هەر زەکاتی دەوڵەمەندی سلێمانی بێنن باوەڕ ناکەم فەقیر بمێنێ هیوادارم خێرخوازان بێن یعنی بێن بە داواکانمان جێبەجێکەن ئەوانەتر سپاس زۆر سپاس بۆ تۆ کاکزانەکەم کە جارێک دەرفەدەی بە ئێمە
ئەمان خێتە بەر چای وەڵاهی دەستگای میدیایی کورسات مینبەرێکین بۆ ئێوە لە خزمەتانین تەمەندرێژمان بێ بکرێوەکو ئەعلامی کورسات نیوز لە خزمەتان کاکزانە بە قسەی دووبارە زۆر نەکەین ئێمە ڕاستە چوین بۆ هەولێر و بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران بەڵام من ئەو ڕۆژەی کە وتیان بەڵێن بێت و موچەتانێ من ئەمزای ڕاز ناکەن چونکە یەکەم بەڵێن یان نییە دوو ئێمە لە ناو کەرتی تایبەتیش و لە حکومەتی شار وێرانین تەنها لە بەرەی کەمەندامین من ئەچمە دارێ حکومی تاعیناتی ژەبێت تاعینم ناکەن ئەمە یەک دوو ئەچیتە کەرتی تایبەت ئەلە کاگە کەمەندامە هیچی پێ ناکرێ یعنی بەڕەئی تۆ کەمەندام چی لێ بکەن باشە بیانکەن بەقیمە یا خۆمان بکوژین یا واز لە ژیان بێنەوە نەکەینەوە بڵێ کاکزانە ئەلم بەڕای توانی ئێمە چی بکەین وەنیا ئەبێ بە هەمومان هاوکاری یەکتر بکەین ئەی کە کەس هاوکاری نەکا یعنی ئێمە وامان لاتۆ بووین بە بنیشتە خۆشی سەردەمی خەڵک هەموو ڕۆژێک کەمەندامان ئەپارێتەوە لە خەڵک کاکە فریامان کەون کاکە بۆ خاتی خوا فریامان کەون معقول نییە خەڵک وەڵی کاکزانە ڕۆژی بە 3000 دینار ناژی یەک کەس بێ اینجاوەرە عیلەیەک بێت 100,000 دابەشی 30 ڕۆژیکە ڕۆژی 3000ەکە یعنی تۆ ژەمی 1000 دینار ئەگەر 5 کەس بنە بێ یەکێکیان بیا بە چلۆرەوی تر سێریکە من بەڕاستی نازەم داوا لە کێ بکەم کە مەگەر بەس خۆی گەورە یارمەتی ئێمە بات دووبارە سپاسی تۆکەین و دەست خۆش ئەو دایکە بەڕێزە ئەو خاتونی لای خۆ گەرم ساکەی وەکو دایکی کەمەندامێک داوا لە خێرخوازانی شاری سلێمانیەکەم هاوکاریمان بکەن بەڕاستی کە ئەو موچیان کە بۆیان تەرخانکردن وەری ئەگرین بەشی دایبی و شیر و دەسڕی تەڕ و وشک و پێداویستەکانی خۆی ناکات لە کاتێکا کە ئێمە کرێچین ناتوانین ینی حەقی ئەم بۆ خۆمان سەرفکەین یان بۆ ئەو سەرفکەین زۆر سپاسدانە دەستخۆش ئەو بەڕێزە فەرم خۆت سواز وەیەوە سپاس دیار ئێمە وەکو یەکتیکە بەندامان کە ڕۆژانە لەو ڕێکخراوەن برادران باسی زۆر شتیان کرد ینی ئێمە زۆربەی ڕۆژ جگەلەوەی کە کاکسەوان ئەو مەجموعانەوەی پیشانی کەناڵەکەیەوە لە ڕێکامێرەوە جگەل لەوەی کە ڕۆژانە ئەوانە خۆیان نیان سەردانی ڕێکخراوەکەن ئەوانی ناو شاری سلێمانین ئێمە ڕۆژانە دەیان ئەتوان بڵم سەدان کەمەندان بە تەلەفۆن پەیوەندیمان پێوەکەن داوامان لەکەن لە چەمچەماڵ لە تاسوجە لە پێنجێن لە هەموو سنووری دەوروبەری شاری سلێمانی پەیوەندیمان پێوەکەن لە کاکە ئێمە پاری کرێ سیارەمان پێ نییە بێن لێوێ نایە بنووسن و چاوەڕێەوە کەن کە درۆژتی تەلەفۆنمان بکەن و بێن هاوکاریە گۆرگرین لە ڕێکخوازانەوە ئەتوانین بڵێم زۆر ئەو ناوانە زۆر لەوە زیاترە کە کاکسامان ئاماژی پیاوە کەمەندامان زۆر معناتیان ئێمەێک لەو کەمەندامانی کە لەم ڕۆژانەیە 100,000 هاوکاری وەرگرت تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵی من لەو پارەی کە وەرم گرتووە 80,000 دیناری ماوەتەوە بە قەرزی دوکانارەکەی بەرامبەر ماڵی خۆمان لە بەرەوەی ڕۆژانە چم شیر و دایبی و کۆمەڵی پێویستی لێکڕم سوێنی خوا دوتی پارەی یەک مریشکم پێ نەماوە هەرچۆنی بتوانێت ئەو شتانەوە بۆ بکەن یەکێتر لە کەمەندامەکان خاوەنی 5 مناڵە 5 مناڵی هەیە سوێنی خوا وتی کاکە بەس هەوڵ بن جلم بەس جلی یە مناڵە بچۆرەکەم بەدابینکەن گەورەکانمانی کە لەوە گەورتن پێویستمان پێی نابێقی ناکە بۆیە ئێمە لە ڕێی ئەم کەناڵەوە لە ڕێم بەرنامەوە داوا لە خێرخوازان داوان لە خەڵکانی خاوەن وجدانەکەین کە لەم مانگی ڕەمەزانێ ئەم 12 ڕۆژی ماوە بێن ئەوڕ لە کەمەندامان بنەوە هیچ نەبێت لەم ماوەیە ژیانیان تۆزێ ئاسوودە بکەن و ژیانیان خۆش بکەن سواز بۆیەوە سپاس بۆ بزانینەوەی تێرکە چێ قساکە لە دواب بیدە ئەو مامێگەر قساکەی زۆر باش باشە دەستخۆشیتان لە یەکەین بۆم بەرنامێ سپاس ئێمە نەکەل مەعاناتی خواردنی ڕۆژانە و هەنێ پێداویستی کەمەندام لەگەڵەوەشە ئەو کورسی کەمەندامانە تا ئێستا ئێمە ڕۆژانە لە خێرخوازە پاڕێنەوە دووتێدا شەق بۆ کەمەندامێ بکڕێت کە لە بازار دووتێدا شەق بای 18,000 20,000 پێم ناکڕێت هاتووە مناڵەکەی قەناعەت کە ئەوە هەردوو قاچی گتۆ لە 100,000 وات سوێن بەخوا یعنی چاومان پڕەبێ لە فلمەسێکەوە نابینی چەند جار ئەمانە ڕووە کاتە ئێمە کورسێکی کەمەندامی لە بازار ئەمڕۆ کارەباییەک تۆزێ گرانت ڕۆژانە لە خێرخوازاڵین کورسێک بۆ کەمەندامی پێی بچێ بۆ قوتابخانە بچێتە سەر جادە ئیشێک بک بۆ خۆی ینی هاتووەڵێ من ئەچم کار ئەفرۆشم بۆی شتێ پیا بکەم بەس ئەو نە خێرتانەگەی عربانی کارەبایم بۆ پیا بکەن خێرتانەگە خێرخوازەکان ئێوە ئاناسن معاناتی کەمەندامان زیاد لە حەدە و نەبوونیە موچێش یعنی ئێمە ئەو موچەی کە هەشە نەک بە موچە کرابێت تا ئێسار بە هاوکاری کەمەندامان کراوە کەمەندامە پێ سەر خێزان بێت دەسەر خێزان بێ یەک کەس بێ هەر یەک موچەی 100,000ە ینی یەک شت بۆ کەمەندام لە وڵاتە دابین ناکرێت نە پێداویستی ڕۆژانەمان
نەکەل و پەلی بەکارهێنانی پێداویستیدا شەق و کورسی و عارەبان و بەعزە شتی کەس دەستان خۆش بێت دەستخۆش گەر کەسیشتر بێ قسە بکات کاک سامان چارەسەرەکە چییە چۆن ئێمە بتوانین ئەوانەی ئەو معاناتانی ڕووەکەنەوە ئەو 4,000 ناوە ئەو هەژاری و نەداری لانی کەم وەکو کاکەوتی بە خێرخواز ئەمە حەلکەین ماشەڵڵا بازرگانی زۆر باشمانێ خێرخوازی زۆر باشمان هەیە ئەگەر ئەوانی تریش بیانەوێت ئەتوانن کارێکی باش بکەن کاکزانە چارەسەر چییە من داوا لە خێرخوازانەکەم تامان ئەم بەرنمەیەکی چۆنڵی بەپەلێ بۆ مانگی ڕەمەزان و بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز بەڕاستی ئێمە لە بەردەمی دەرگایەکەین کە ئەوەتە زیاتر لە 4,000 کەس ناوی نووسی و بۆ خواردن بۆ قوتی جەژن و بۆ نانی جەژن بەڕاستی من بە خێرخوازانەڵم ئەمە دەرگای بەهەشتە هەر کە زێوێ بچێتە ناو دەرگای بەهەشت و بڕاتە ئەو دیەوە سەرفراز بێت هاوکاریم 4,000 کەسە بکە هەر کە زێوێ بەهەش بکڕێت میکانیزمەکە چۆنی ینی ناوتان لێ وەربگرێ پارە بدا بە ئێوە کاکزانە خێرخوازێکێت ئەڵێ من هاوکاری 100 کەسەکەم وە نەبێ من پارەی وەرناگرم وەکو سامان وەکو ڕێکخراوەکەم پارە بەدەستی وەرناگرین 100 کەمەندام ئێمە وەکیلین لەم ناوانە 100 کەمەندامی فەقیری بۆ جێ ئەەکەینەوە لە هۆڵی ڕێکخراوەکەمان لە زێڕینۆک لە حوتی بەیانی هەمانە تا حوتی ئێوارە ئەم 100 کەمەندامە کابرای خێرخواز خۆی بێ بەدەستی بیاناتێ نەک پارەکە بابە من و دوای گومان لەسەر من دروستکە من سقلێت و سیقەی ڕێکخراوی 20 ساڵی خۆم نایە بە پارە من تەنها ئەوم لەسەر پەیامەکە بگەێنم کاکزانە چۆن لە بەرنامەکانی ترا پەیامم گەیانەوە حکوومەت چۆن خۆ پیشاندانەکەم چۆن مانگرتنەکەم چۆن خێمە هەڵەیەم ئەڵم فریا کەمەندامەکەم لە مانگی ڕەمەزانەشە من وەکو سامان وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو لێتسراوی کەمەندامان هاتوون پەیامەکە بگەێنم پارە مەهێنن بۆ من بە عەلاگا پارەکە بێنن خۆتان بەدەستی دانە بەدانی کەمەندام بیێنێ من خێرخواز هاتۆ تەلام دوو کەمەندام نەهاتۆ فریانەکەوتون و توێتی کاک سامان ئاساییە پارەکە بەرمەوتومە 100 جار ئاساییە کاکە پارەی خۆتە خۆ پارەی من نییە من کەمەندامەکەم لەسەر شانە بیهێنمە ڕێکخراو بۆیە من بە خەڵکی موسڵمان ئەڵێم بە خێرخوازان ئەڵێم ئەگەرەتانەیە بچنە بەهەشت ئەمە دەرگای بەهەشتە ئەمڕۆ خواز زەوی لەبەر مرۆڤ دروست کردووە حەدیثێکەیە مامۆسا باشتر ئەزانێ ئەڵێ 7 جار کەعبە بڕوخێنە ئێشتا ئەهوەنترە لەوەی کە ئازاری موسڵمانێک یا موسڵمانە بە ناحەق کوژی 4,000 کەمەندام لە بەردەمی کوشتنایە 4,000 کەمەندام برسیە نان نییە بیخوا یعنی ئینسان کەمەندام لە کەعبە گەورەترە تۆ ئەو خەڵکانی کە نیەتی عەمرەیان هەبوو ئەو خەڵکانی کە نیەتی حەجیان هەبوو بەدەیان $1000 دانرابوو بۆ ئەو مەبەسە بۆ ئەمڕۆ نایی 4 ماڵی کەمەندامی پیاوەدان کێتەوە بۆ نایی بەنانی جەژنی 4 ماڵی کەمەندام کوان دەوڵەمەنەکانی سلێمانی من ئەوەتە ناوەکانم نووسیوە لەو کاتەوە بیرەکەمەوە لەم شارە گەورەیە کە ئەڵێ 1000 ملیاردێری دۆلاری تایە ناگاتە دەکەس کە هاوکاری کەمەندامانی کردووە یعنی هەر ئەم دەکەسە لەم شارەیان هەر ئەم دەکەسە دەوڵەمەنی ئەم شارن بە 100,000 بە 100 ملیۆن دلار بەس حەقی ئەویانەیە کە زەکات بن لەگەڵ ئەوەی مامۆسا ئەزانێت زەکات هەر منەتیتیانە غەسپە لەسەری بیە پارەیە خوا لەسەری واجب کردو ئەبێ بیامە خێر نییە هاوکاری نییە زەکاتە بۆ زەکاتەکانتانیان من دڵنیا دەکەمەوە دوو دەوڵەمەنی ئەم شارە ئەتوانن هەر 4,000 کەمەندامەکە هاوکاریشیان بکەن بە مادەش و بەخواردنەکە چییە مەسەلەن بۆ نمونە کارتۆنی خواردنیان بۆ بێنن بۆ جەژن یەکی 50,000 بنێ بیان بە گۆشت و مریشک زیاتر نا خۆی ئمە داوامان نەکردوە سەرۆتەکەتان بفرۆشن بیان بە کەمەندام نەموتوە سیارە $80,000 بە کەمەندام ئەڵین لە 102 پارەکەت بە کەمەندامان بانانی جەژنی پێ بکڕن با بەربانگێکی پێ بکەنەوە واللهی ئەوە برادران شاهیدن ئەوە لیژنەیەک لە ڕێکخراو ناو چەندین کەمەندام هاتۆ تەلامان ئەڵێ پارەی یەک شەربەتم بەرێ لە کانی کوردەوە بە پێ هاتۆ بۆ ڕێکخراو بە پێش ئەڕواتەوە بۆ ڕێکخراو ئەڵێ بەس ئەوە شتێکم بەرێ پێ بڕۆمەوە ماڵەوە باشە کەمەندامێک هەردوو قاچی نەبێت چ مەجبورە ئەو بکە باشە گریمان زۆرێ خەڵکی وەڵاڵێمە ئەمە مبالەخەیە نیوەشی دانێ ئەمە لەگەڵ حورمەتم درۆکە ئەی نیوەکەی تری کابرا ئەگە درۆبکە بۆ قەرزێک درۆکە بۆ پارێک درۆکە کە لە توی بسەنێ بەڵام بۆ خواردن درۆ ناکاب لە بەس خواردنم بەرێ ئەمانەی کە لێڕێ ئەمڕۆ هێناومانە داوای خواردنەکەن ئەڵێ بەس خواردنەکەمان بەنی هیچمان ناوێت بەس ئەوەنە جەژن مناڵەکانم سفریان بەتاڵ نەبێت بەس ئەوەنە ئینسان چ مەجبورە بۆ 5 کیلۆ برنج بای 4,000 درۆکە ئینسان چ مەجبورە بۆ مریشکێک ژنێک یەتە بەردەمی ڕێکخراوەکە وەک مناڵ ئەگری بۆ مریشکێک ئەمە کەی درۆی ئەوێت ئەمە کەی بەڵام ئینسان خێرخوازەکە خۆی بۆ خەڵی با دەوڵەمەنەکە خۆی بەوە خەڵەتێنێ وەڵام من نازانم خێر بم بەچێ وەرە بە من بڵێ با پێ بڵێن بێ بەچێ بۆ نازانی خێربەی بەچێ وەڵا هەرچی هاتووە درۆی لەگەڵ کردوم وەرە با پێ بڵم کە ئەوانە درۆ ناکەن وەڵا پارەکەم بە زایع ڕۆشتووە وەرە پێت بڵم کە پارەکەت بە زایع ناڕوە
وەرە پێت بڵم کە دەیان خەڵک هەیە نانی جەژنی نییە وەرە با پێت بڵم کە 4,000 کەس داوای خواردنە لێکا نەهاتۆ داوای سەرۆت و سامانەکە لێ بکە بۆیە بەڕاستی ئەو دەوڵەمەنانش کاکزانە هەمومانە زانین لەسەر ئەم خاکە لەسەر ئەم نیشتیمانە لەسەر ئەم وڵاتە دەوڵەمەند بوون خۆل پارەکانیان لە شوێنێکی ترەوە نەهێناوە بەڵکو پارەی ئێرشیان بردوتە دەرەوە وڵات لەو پارەی خۆمان لەوەی کە پێیاتان کردووە لەوەی کە مناڵەکەت باشترین ئۆتۆمبیلی هەیە باشترین جل لە بەرەکە باشترین خواردنە خوارد باشە بەشێکی بەسیتیش بە بۆ با کە مەدامی هاوشێوەی مناڵەکەت نا دەپلە لە خوار مناڵەکەی تۆ یەک ئێوارە شتێ بخوا بەڕاستی بۆیە من داواکەم لە مامۆستایانی ئاینی لەم هەفتەیە بەڕاستی وتارەکانیان با لەسەر ژیانی کەمەندامان بێت من داواکەم لە خێرخوازەکان هاوشێوی من لە فەیسبوکەکەی خۆم بۆیە حەز ناکەم ناوی خێرخوازەکان بم ناوی ئەو جوامێرانم بڵاو کردوتەوە کە تا ئێستا هاوکاری کەمەندامانیان کردووە ناوی ئەو خەڵکە بە ئەخلاقانم بڵاو کردوتەوە کە بە 300 کارتۆن و 200 کارتۆن هاوکاریان هێناوە بۆ کەمەندامان بەڵام داوا لەو خێرخوازە بەڕێزاناکەم داوا لە موسڵمانانەکەم داوا لەواناکەم کە ئەتوانن ببەخشن با ڕۆژی جەژن بکەین بە جەژنی ئەم 4,000 کەسە ڕۆژی جەژن ئەوە نەبێ الله وەکبەرەوەیەتی لەم ڕۆبە دواوس شکر نەجاتم بوو لەوەی کە بە ڕۆژ و نابم نا با جەژن بکەین بە جەژنی ئەم 4,000 کەسە هەر کەسێک بەشدار بێ سوێن بەخوا ئەم جارش سوێن بەخوا هەر کەس بەشدار بێ لە هاوکاریکردنی ئەم خەڵکە قوربەسەرە من دڵنیا دەکەمەوە دەرگای بەهەشتی بۆ کرێتەوە چونکە خوا خۆی فەرموویەتی پێغەمبەر خۆی فەرمووی صلی الله علیه و سلم ببەخشن ماڵ ببەخشین کەم ناکا تۆ بڕوات بە وعدی خواد نەبێ بڕوات بە وعدی پێغەمبەر نەبێ صلی الله علیه و سلم ئەی بڕوات بە چی هەیە زۆر باشە مامۆستا تۆ کاسامان پێشمان کەوت ئەڵێ ئەم 4,000 ناوە کە هەژارن پێویستیان بە خواردنە پێویستیان بە خۆراکە بۆ خۆشت کۆمەڵێک نمونەت لەو بەڕێزانە گوێ لێ بوو ئەڵەمە دەرگای بەهەشتە وەڵامی بەڕێزت قسەی بەڕێزت بۆمە چیە وەهاندانی کۆمەڵی خەڵکی سەرمایەدار بۆ پشتیوانیکردنی ئەم هەژارانە بێگومان کاک زانای بەڕێز ئێمە دەبێت جۆرێک لە ئینسافیشمان هەبێ خەڵکی سەرمایەدار و خەڵکی دەوڵەمەند و هەبووش هەیە کە هاوکاریەکی تا ئەنازیە کردووە کۆم برا بەڕێزاڵێ ناوی هەندێکیانی لایە بەڵام ئێمە داوا لەو بەڕێزانەکەن کە زەکاتی شەرعیان هەیە ئەمە زەکاتی شەرعی واجبی سەرشانیانە بۆ ئەوی کە خۆی بە حەقیقی ماڵی خاوەنی حەقیقی ئەو ماڵە نەزانێ و من بە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی جەنابتە دەمەوە کە فەرمووی من سێ جار پێغەمبەری خوا فەرمووی والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن قيل من يا رسول الله صلى الله عليه وسلم سێ جار پێغەمبەری خوا سوێن دەخوا کە والله ئیمانی نییە والله ئیمانی دا نەمەزراوە عرضیەکەن کێ ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە تۆ ئەم سوێن دەخۆی ئەفەرمووی من بات شەبعان وجاره جائع إلى جنبه وهو يعلم به ئەو کەسەی کە دراوسەکەی برسی بێ و ئەم بە تێری بەیانی بکاتەوە و بیرزانێ براوسەکەی برسیەتی و خەمی نەخوا دێ ئەم براو خوشکانەی ئێمە ئەگەر بەلای هەندێک لە عولەماوە فەرمێ دراوسێ هەتا دانیشتوانی ئەو شارە هەمومان دراوسێ یەکترین نەکرد دراوسێ لە پەناتابێ و دیوارەکەی بە دیوارەکەتەوە بێ بۆیە پێویستە لەسەر سەرمایەدارانی بەڕێز خەمی ئەوە بخۆن کە ئەو ماڵەی هەیەە وەکوتم لە هەرسێکی ئابوووریە لە دەستی نەدەن پێش ئەوەی کە هەرسێکی ئابووری بێ بەسەریانە زیانی گەورە بکەن وەرن لەبەر خاتری خوا دڵی ئەم خوشکبرانەمان خۆشکەن گومانتان نەبێ خوا دڵتان خۆشەکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە فەرمودەیەکە فەرمووی داو مەڕاکم بالصەدەقە واتە ئەوە کێیە نەخۆشی و ئازار و ناڕەحەتی لە ماڵیایەتی وەرە بە سەدەقە و ئیحسانەکانتان دەرمان و دەوا و تیماری دەردەکانتان بکەن لە فەرمودەیەکی کە فەرمووی الصەدەقەة تطفئ غەضەب الرەب ئومێ دەکەم بە بەخشینی سەرمایەدارەکان ئەو برا و خوشکە بەڕێزانەمان ئەو سەرمایەدارەمان کە هەبوون سەرمایەیان هەیە خوا ماڵی پێداون و ئیمتیحان و تاقی کردوونەتەوە دەبێ هەموو لایەکیشمان ئەوە بزانین کاک زانای بەڕێز ئەوانەی کە سەرمایەیان هەیە لەبەر خاتی چاوی کاڵیان نییە پلیان بەرزتر بێ لە لای خوا و ئەوانەی کە کەم ئەندامن لەبەر ئەوە نییە کە خوا ڕقی لێیانە بۆ یەکەم ئەندامن نا ئەمە ئیمتیحان و تاقیکردنەوەیان برای منەکەم ئەندامە ئەمە ئیمتیحان و تاقیکردنەوەیە کە خوا مناڵێکی ئاوا خاتە ماڵێکەوە نەک لە بەرخاتری ئەوەی خوانەخواست ئەمە کەم بێ لە لای خوا و ئەو بەڕێزەیەکە کە سەروەت و سامانێکی زۆری هەیە لەبەر خاتری چاوی کاڵ و باڵای بەرزی نییە کە سەروەت و سامانی هەیە و لەشی ساغە و وەک ئەم برا بەڕێزاڵێمەوە دووبارە سارێکی آخر مۆدیلی چەند دەفتەری لە ژێریایەتی دێت و دەڕوا و ئەم لاولاکە زەکاتی شەرعی ماڵەکەی نادا خەمی کەم ئەندام ناخوا خەمی قەرزار و کرێچیەکانی ئەم وڵاتە ناخوا خەمی خەڵکە هەژارەکەی ئەم وڵاتە ناخوا بۆی پێویستە لەسەر برابەڕێزەکانمان سەرمایەدارەکانمان توخوا لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی تر
خەمی ئەم خوشک و برانەمان خۆن با سفرەکانیان لەگەڵ ئێمە جیاواز نەبێ هەر کەس سفرە خاڵەتی ماڵی نەبینی بێ نازانێت سفرە خاڵەتی چەنە بە ئازار مامۆستا بەڕێز لە مزگەوتیت مەسەلەن مامۆستا لە هەموو ئەو نوێژی جەماعەتانێک کە ئاچیت لە ئەمڕۆ ڕۆژی هەینی بووە مەسەلەن جگە لە خاوەن پێداویستابەت خەڵکی تریش نایەتە لای بەڕێزت بۆ بڵێگەر کەسێ زەکاتی هەبوو بیدا بە من مەسەلەن سەرفترێکی هەبوو بیدا بە من جا ئەوە یەگاتە خاوەن پێداویستی تایبەتێک بێگومان ئەم حاڵەتانە ڕوو لە منەکە من هەموو جارێ بەو خوشک و برا بە ڕێزانە ئەڵێم بەداخەوە من لە گەڕێکی کامگەڕێکێکی فەقیرەکە ئاگزانە یعنی ئەوەی لە هەندێک لە گەڕەکانی ناو شاری سلێمانیا هەیە کە سەرمایهدارێ دەوڵەمەنی ئەڕواڵێ بە مامۆسای مزگەوتەکە مامۆسا ئەگەر خەڵکی فەقیر و هەژار بوو پێم خۆشە یا بەیەکەوە سەردانیان کەین یا مەبلەغێ پارەم پێ بەیەکەوە سەردانیان کەین و پیان بین کاتی ئەو خوشک و برا بە ڕێزانە کە دێن یەخەی من ئەگرن لە دەرگاکەی من ئەدەن تخوا مامۆسا قەرزارم تخوا نەخۆشم تخوا کەم ئەندامم هەیە تخوا پێویستم بە هاوکاریە مامۆسا ئەگەر کەسێکی ئاوا هەبوو وەڵی لە دڵەوە ئازاری گەورە چێشم بەرە وەڵی ئەمڕۆ جمعەیە سوێن بەخوا پێش وتاری جمعەکە خوشکێکی بەڕێزداوێتی لە دەرگاکەم توخوا مامۆسا ئەگەر کەسێک یا ئایسە لە کامیرەی ماڵەکەما دەرچووە مامۆسا توخوا ئەگەر کەسێ یارمەتێکی هەبوو بەخوا محتاجم بەخوا مامۆسا پێویستیم هەیە بە ئەگەر خاوەن پێداویستی ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەتی بوو و برایەکی بەڕێزی کە لە دوای نوێژی جمعە سێ بەش خواردنی هێنا تیتخوا مامۆسا بیدە بە ماڵی مستحق پێچێ ئێستا ڕاستەوخۆ ئاگای لە بەرنامەکە ئێمە بۆ سێری منکە هەر دراوسەیەکم هەیە خاوەن پێداویستی تایبەتە خۆشی و خێزانەکەشی سێ بەشی هێنا دوو بەشیان وتم بە خێزانەکەم بە مناڵەکان وتم بزانن با ناوی نەڵێم لێرە ناوی دیارە بابیشی لێمۆڵە ناوی کاکە یاسینە کەم ئەندامە عارەبانە پاڵەنێ باشە خۆش و خێزانەکەشی کەم ئەندامە عارەبانە پاڵەنێ و فەردە ئارد ئەگوێزێتەوە لێرە بۆ ئەوێ تم توخوا و بەشانێکیان دانێن بۆ کاکە یاسینە باشە خەڵکێکی زۆر معاناتی دێنێ بۆ لای ئێمەی مامۆسایانی ئاینی لە مزگەوتەکانە بە تایبەت کە معاناتی هەیە بۆیە معاناتی ئەم خوشک و برانەمان جیاوازترە لە هەموو معاملاتێکی تر خەڵکە فەقیر بێ مادام لەشی ساغ بێ ئەتوانێ هەر چۆن هەیە قوتی ماڵ و مناڵەکەی خۆی پیا بکە بەڵام وەکو ئەم برا بەڕێزەوتی ئەو برا بەڕێزەی کەوتی کەم ئەندامە تەعین ناکرێ باشە کەم ئەندامە کەرتی تایبەت وەری ناگرێ کەم ئەندامە ناتوانێ هەندێک ئیشەیە بیکە کەم ئەندامە پێدا باشە 100,000 دووبارەیەکەینەوە بۆ خاتری 100,000 قورئان بەرپرسانی ئەم وڵاتە سەرمایەدارانی ئەم وڵاتە 100,000 دینار چی بکا بۆ مناڵە با سێبارەی بکەینەوە چی بکا بۆ مناڵە 100,000 دینار یعنی بۆیە لەسەر هەموو لایەکمانە بە پێویستیەکی ئەخلاقی ئیمانی وجدانی ئینسانی خەمی ئەم خوشک و برانەمان زیاتر بخۆین لە فەقیر و هەژارەکانی کە منیش هاوڕام لەگەڵ کاکسامانی بەڕێزە وەزارەتی ئەوقافیش لەگەڵمان نابێت مامۆسایانی ئاینی وتاری ئەم جمعی داهاتووە بکەین بە وتاری هاوکاریکردنی خوشک و برا بەڕێزە کەم ئەندامەکانمان بەڵکو ئەم جەژنەیان و ئەم ڕۆژانی ینی بەڕاستی داوای پاشایەتی ناکەن داوای ئەرزە و خانوو ناکەن داوای ئەو ئوتێلە چەند ئەستێرانە ناکەن داوای چی و چی ناکەن ئەڵێ 100,000 بۆ زیادکە ئەڵێ بەشم ئەوەندە با لەگەڵ ئێوە تێر بم با جەژنەکەمان لەگەڵ ئێوە بێ ینی بەڕاستی ئەمە کەمترین داواکاری ئەم خوشک و برا بەڕێزانەیە دین پێمان ئەڵێ خەمیان خۆین ئەخلاقیەتی ئینسانی پێمان ئەڵێ خەمیان خۆین وەڵی هاو نیشتیمانی و هاوژینی و هاوڵاتیەتی پێمان ئەڵێ خەمیان خۆین هەر کەسێ هاوکاری ئەم بەڕێزانە نەکا هەبوو بێ گومانی نەوێت کە خوای پەروەردگار ئاگر لە سەرۆت و ماڵەکەی بەرەداتون کە پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرموێ دوو مەلائیکە لە ئاسمان بەیانی کە ڕۆژ ئەبێتەوە بەسەر ئینسانە یەکێکیان هاوارەکە دەڵێ چی دەڵێ خوایە ئەوەی کە هەبووە ئەوەی کە سەرمایەدارە ئەوەی کە دەبەخشێ یا ڕەبی خوایە چەند قات ماڵەکەی بۆ پڕکەیتەوە خوایە ماڵەکەی بپارێزی لە زیان و زەرەر بەڵام ئەوەی کە سەرمایەدارە و دەستی نوقاندووە و یارمەتی فەقیر و هەژار و کەم ئەندام نادا و سفرەکەی ئەوان بەخاڵێتی ئێڵێتەوە و سفرەکەی خۆی حەو ڕەنگ بێ وەک دەڵێ ئەم مەلائیکەی کەیان دەڵێ خوایە ئاگر لە سفرەکەی بەردەی خوایە ئاگر لە سەرۆتەکەی بەردەی خوایە ئاگر لە ماڵەکەی بەردەی ئەها چۆن دەستی نوقانوە لەو خوشک و برانە ئەها چۆن هاوکاریان ناکە ئەها ئەو خوشک و ئەو دایکە بەڕێزە لە سەرەتای بەرنامەکەەوە کاکزانای بەڕێز من ئەو دایکە بەڕێزە بینم ئەگری باشە فرمێسکی ئەڕس بۆ خوشک و براکانی تری بۆ باسکردنی معاناتی ئەم دایکە بەڕێزە سەیریکە باشە ئەبێ فرمێسکی ئەم دایکە وڵاتێ بەهەژێنێ
یعنی ئێستا ئێمە بەرنمەکە چۆڵ نەکەین کۆمەڵە سەرمایهداری ئەم وڵاتەی ئێمە ئالویا وێستا بێ لەبەر بێنە پێشەوە بۆ بەردەم کەناڵی کورسات بۆ لای ئەم برا بەڕێزانە بڵێن کاکە وەڵڵا ئێمە جەژن ناکەین بەبێ ئێوە وەڵڵا سفرەی ئێمە یا لەگەڵ ئێوە ئێمەش جەژن ناکەین یا سفرەکانمان دەبێ وەکو ئێوە بێ یا وەڵڵا ئەم ناوانە وەڵڵاهی خەمتانە خۆین 50,000 چییە وەڵڵاهی خەمتانە خۆین وەڵڵاهی یارمەتیتانە دەین وەڵڵاهی چیتان پێویستە بە پێ ئەم ناوانە کە ژمارە تەلەفۆنی تایە کە وەک ئەم برا بەڕێزەڵێ هیچی کەی ئەم لاولایتیانە هەمویان ناوەکانمان بنێ وەڵڵاهی خەمتانە خۆین وەڵڵاهی فرمێسکی ئەو دایکە ناگۆڕینەوە بە دنیا فرمێسکی ئەم برا خوشکانەمان ئەگرینەوە دەست خۆش بێ مامۆستا دو سەرنجی کاک سامان وەڵامە دوو سەرنجم یەکەمیان کاکزانە تەسەورەکەی لە وڵاتە یەک سیاسی خێر ناکە یەک سیاسی خێر ناکە باشەوە با بڵین دەوڵەم ئێمە هەر چاومان لەسەر دەوڵەمەنەکانە بەنهێنیش نایکەن یان بەنهێنیش نایکەن باشە دەوڵەم سیاسیەکان ئەخ زۆر دەوڵەمەنن زۆر دەوڵەمەنن تۆ سەیری مارسیزەکانی ژێریان کە بای نازاڵە 36 دەفتەر و 40 دەفتەرە سەیری مناڵەکانێکە چیان پێ منطقی تیانێ تۆ موچەکەت 20 میلیۆن بێ 80 میلیۆن بێ 50 میلیۆن بێ کاکە سەر و کۆمار کووردە بمانێ و نەمانێ ئێدەوەرە وەرە هاوکاری 1000 کەمەندام کە لە بودجەی سەرۆکاتی کۆمار بیکە سەرۆکی حکومەت کووردە وەزیرەکانمان لە دەرەوە کوردن دنیا پەرلەمانتارمان هەیە لە بەغا کووردە هەمووی پارەیان هەیە دنیا سیاسەتمەداری گەورەمان هەیە لە وڵاتەیە کاکە سەرۆکی هەرێم کووردە یعنی سەرۆکی هەرێم ناتوانێت هاوکاری لە زەکاتی پاماڵەکەی خۆی هاوکاری 4,000 کەس باشە سیاسەکانی ئێمە بۆچی بەداخەوە بەڕاستیوە کۆم برا بەڕێزاڵێ بۆچی بەرپرسانی وڵاتی ئەمە یا سیاسی حزبەکانی وڵاتی ئەمە بەداخەوە بۆ هاوکاری حزبی بۆ ڕاکێشانی هەندێک خەڵک بۆ ناو حزبەکەی خۆیان چەندەها دەفتەر دۆلارەدا پارێکی زەبەلاحی پێدا بۆی ڕایکێشێ بۆ لای حزبەکەی خۆی باشە بۆی ڕێژەی ئەندامانی حزبەکەی خۆی زیاکە باشە هەندێک لەو پارە حزبیانەی هەندێک لەو سەرۆت و سامانەی کە بەسەر ئێمە و ئەو خوشکوبرانەوە پێکەوە ناوتانە دەوەرن جەژنی ئەم جەژنیان بۆ ئامادەکەن خوانی ئەم جەژنیان بۆ ئامادەکەن هەتا ئەمە بۆ مێژووم قسەکەم تەنها کەس لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە کەمەندامی بوو بیر بوو بێ بەس مام جەلال بووە هەموو جەژنێک بانگی ئێمەی کردووە بۆ هەر ڕێکخراوێک 250 کەسی کردووە نزیکەی 4-5,000 کەس بە ڕەحمەت بێ ئەو نەما یەک کەس نەما لە جەژنی ڕەمەزانە بڵێ ئەوە دینارێک ئەمە دوا پەیامیشم دوا پەیامم ئەوەیە من ئەم ئامانەتی کەمەندامان کاکزانە بەڕاستی منیشی لاکەم برادەرەکانی زۆری لاکەن لەم شەوە بەشێک لەم ئامانەتە خەمە سەر دەستگای میدیای کورسات چۆن دەستگای میدیای کورسات لە بوومەلەرزەیە لە لافاوە لە ئاوارەبوونە لە کۆمەڵی ڕووداوی سروشتی ڕووداوی نەخوازراوە بەدەم ئاوارەکانەوە ڕۆی بەدەم خەڵکی کوردستانەوە ڕۆی بەدەم ئاوارەکانی داعشەوە ڕۆی من لەم شەوە داوا لە جەنابت و لە بەڕێوەبەرانی دەستگای میدیای کورسا دەکەم ئیتر کەمپینێک ڕائەگەێنن ئەمە دووبارە ئەکەنەوە لە کاناڵەکانیان هەوڵێ بن ئەم 4,000 ناوەمان لە کۆڵ بکەنەوە کە بتوانین نانی جەژنیان بۆ پیاکەین ئەوە من لێرەوە بەشایەتی هەموو ئەو برادرانە بەشێک لەم ئامانەتە من سواسانەکە پێوەرتان گرتووە هەر ئەم بەرنامەی ئێوە هەموو ئەم بەرنمەیەمان لە خزمەتی ئێوەیە هەرچیش لە دەستی دەستگای میدیای کورسات بێ بۆ پشتیوانی ئێوە هەموو چنی توێژەکان ئێوەش لەگەڵمانشاشی مێدیایی لە بەردەماماوە دەشەوی لەیلەت و قەدرە خەیر و من 1000 شەهر با کەمەندامانیش لەسەر بێ خەیری و من 1 ملیۆن شەهر دڵنیاتانەکەمەوە با کەمەندامانیشی لەسەر بێ دووبارە من سوپاسانەکەم داوای لەبوردنەکە مەگەر دڵی یەکێکمان عاجز بێ ئەگەر خەڵکێکمانیانە بێ بەڵام ئەمە واقعی ژیانی کەمەندامە سپاس مامۆستا زۆر بە کورتی دوا سەرنجی خۆتم پێ بڵێ وەڵام منیش دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ گرتنی ئەم بەرنامانە و دووبارە و چەند بارەیەکەمەوە کە حکوومەت بێتە پێشەوە حکوومەت دەبێت لەوە بترسێ دوعای یەکێ لەم خوشک و برار بە ڕێزانە دوعای ئەو خوشک و فرمێسکی ئەو دایکە بە ڕێزە کارەساتی گەورە بەسەر وڵاتە لێرە ئەمە لە لای خوا کەم نییە پیامبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دعاء المظلوم ليس بينها وبين الله حجاب باشە و فەرمێ لە مابینی دوعای ئینسانێکی مەظلوم وستەم لێکرا و مابینی خوا هیچ پەردەیە نامێنێ باشە لەوە ناترسن کە دوعای کەم ئەندام و خاوەن پێداویستێکی تایبەت ئەم بارودۆخەمان لێ بشێوێنێ ئەم بازاڕ و دوکانەمان لێت یەک با بۆ سەرمایەدارەکانیش بەڕاستی ئەوانیش ئەگەر بە ئەرکی شەرعی خۆیان هەڵنەسن بیانەوێ زەکاتە شەرعەکانیان هەر بشارنەوە و لەسەر یەک دای بنێن و بیبن بۆ وڵاتان وڵای ئەوانی لە هەرەسی گەورەی و زیانی ئابووری گەورەی خۆیان ترس زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا مەسعود جاف مامۆستای ئاینی سپاس بۆ بەڕێز ساما حوسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستان سپاس بۆ خوشک و برا بەڕێزانە بینەرانی خۆشەویست لە کۆتاییدا لەگەڵ هاوکارانم پەیامی ئێمەوەکو ڕۆژنامە نووس و دەستگای میدیای کورسات ئەوەیە ئێمە لێرە و معاناتەمان بۆ ئێوە پەخش کرد و بۆمان گواستنەوە و ئێستا ئەزانم کە خەڵک تەنها
ئەوێت پارشێوێکی مرتاح بکات بەربانگێکی ئاسوودە بکات خەمی پارشێوەکەی تری نەبێت خەمی بەربانجی نەبێت خەمی جەژنی نەبێت وەکو کاک سامان و هاوڕێکانی وتیان خەڵک بۆ مریشکێک لە حوتی بەیانیەوە دێتە بەردەم بارەگاکەی وە کاک سامان 4,000 ناوی لایە بە ژمارە تەلەفۆنەوە کەسێکی معروف و دیارە ناسراوە هەموو کوردستانەی ناسێ ئەتوانن هەر کەسە و 100 ناوی لێوەرگێ هەر کەسە و 50 ناوی لێوەرگێ بۆی بتوانین ئێمەش هەم خۆمان دڵخۆش بین و هەمیش ڕەزامەندی خوای گەورە بەدەستبێنین لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەندمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان.